هەڵکەندن و بڕینەوەی ژمارەیەکدار و درەخت لە بناری گۆیژە لەلایەن بەشی زیاترڕۆیی شارەوانی سلێمانیەوە کاردانەوەی لێکەوتوتەوە. کۆمپانیایەکی کەرتی تایبەت نایشارێتەوە کە پرۆژەی نیشتەجێبوون لەو شوێنە دروست دەکرێت و دەڵێن ئەوان زەویەکانیان لە شارەوانی وەرگرتووە و لە ئەنجومەنی وەزیران و وەبەرهێنانیش بە ژمارە 602 ڕەزامەندیان پێدراوە. بڕیارە 8 باڵەخانەی لێ دروست بکرێت کە 1996 شوقە لەخۆ دەگرێت. لەسەر بڕینەوەی درەختەکانیش دەڵێن لە بەرامبەر بڕینەوەی هەر درەختێکدا ئەوان 50 نەمام دەڕوێنن. پرۆژەی نیشتەجێبوونی شاری ئارام پرۆژەیەکە هەموو کارە یاسایەکانی تەواو بووە و بڕیاری 602 لە ئەنجومەنی باڵای وەبەرهێنانی وەرگرتووە لە مانگی 5 2022 و لە ئێستادا سەرقاڵی ئامادەکارین بۆ دەست بەکاربوون لە پرۆژەکە. و ئەم شەقامەی کە دروست دەکرێت کە دوێنێ گوایە ئێمە نەمامان بڕیوە، ئەمە شەقامێکی سیمەتریە لە خزمەتی ناوچەکەیە. تەنها ئێمە سوودی وەکو پرۆژە هیچ سوودی لێوەرناگرین کە هیچ مەدخەلێک و دەرگای پرۆژە لەسەر ئەم شەقامە نییە. ئەم شەقامە تەنها بناری گۆیژە کە هۆڵی بۆنەکانە لەگەر شەقامی 6 مەتری کە مەلیک مەحموود ئەبەستیتەوە و تەنها خزمەت بە ناوچەکەکە. جیا لەمەش دوو شەقامی تر هەر دروست دەکەین لەم ناوچە بە بڕی 4 میلیار و 48 میلیۆن دینار. ئەمە تەنها بۆ خزمەتی بۆ شارەوانی سلێمانی و خزمەتی پرۆژەکە شارەکەکە. و دەمانەوێت هەموو لای کاگادارکەینەوە کە لەم دارانەی کە بڕاوە ئێمە لە بری لە بری هەموو دارەکە بڕاوە 50 دار ئەڕوێنین ئیمڕۆ لە بناری گۆیژە بۆ شاری سلێمانی پێشکەشەکەین بە شاری سلێمانی. ئەم زەویانەی کە تێکیش دراوە بە بڕیاری دادگای گشتی و بەشی زیادەڕەوی سلێمانی هاتووە بڕیارەکەی جێبەجێ کردووە. ئەگەر کەسێک ئیمڕۆ حەقی تەسەڕوفی هەبی و سوورەتقەی دێبی و تاپۆی هەبی کەس ناتوانانی ئەم شوێنە تێکدا. بەڵام هەمووی مڵکی سەرۆکایەتی شارەوانی سلێمانیە بە سوورەتقەیەوە. بەڵێ ئێمە سوورەتقەیتمان هەیە توانین وێنەیەکتان بدەینێ کە هەمووی بە ناوی سەرۆکایەتی شارەوانی سلێمانیە و بۆ ئەم پرۆژە تەرخان کراوە. باڵێ پرۆژەی نیشتەجێبوونی شاری ئارام بڕیاری وەرگرتووە لە ئەنجومەنی باڵای. باڵێ ئێمە پرۆژەکە دروست دەکەین، بەڵام پرۆژەکە ناکەیت ئەو شەقامەی کە دوێنێ ئەم شتەی لەسەر دروست کراوە. پرۆژەکە سیاج کراوە و هەموو کارە یاسایەکانی تەواو بووە. باڵێ بڕیاری ئەنجومەنی وەرگرتووە بڕیاری 602 لە مانگی 5. هەر بەڕێوەتی گشتی و بەرینان بە هەمانگی لەگەڵ سەرۆکایەتی شارەوانی سلێمانی هەموو کارە یاسایەکانی تەواو بوو. ئەگەر هیچ وێنەیەکشتانەوەی ئێمە ئامادەین هەموو وێنەکان هەیە لە هەموو فەرمانگە حکوومیەکانیش لە شارەوانی سلێمانی کە هەر 3 پارچە زەویە، هەر 3 پارچە بە ناوی سەرۆکایەتی شارەوانی سلێمانیە. جێگیری سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی دەڵێت وەبەرهێنان ئەبێت ڕوونکردنەوە بدات بۆچی ئەو پارچە زەویانە دراوە بەو کۆمپانیایە لە کاتێکدا ئەو زەویە زیادەڕۆییە چۆن بۆ پرۆژەی نیشتەجێبوون تەرخان کراوە و درەختی بۆ بردراوەتەوە. بڕینەوەی ئەو درەختانی بناری گۆیژە هەیە باوەڕ ناکەم کەس پێی خۆش بێ درەختی لە وڵاتە ببڕێتەوە، بەڵام تۆ وەرە بزانێ وەبەرهێنان بووە ئەو زەویە یاوە بە وەبەرهێنانەکە. یعنی بۆ یارێک کاتی خۆی ئەم زەویە مەساحشە بەسەری ئەوە یاداری کردە هەبیتە ئەم پرۆژەی نیشتەجێبوونە لێرە ناگرێت لەبەر ئەوەی کە لێرە سەوزایەکی زۆر نییە. دوای ئەوە کە وەبەرهێنان بڕیاری لەسەرداوە تەواوان ئەوە ئەبێتە تەجاوز و من مەسئولی تەجاوزی سلێمانی پەیوەندی پێوەکردن پێش ئەوی شروع بکەین. ئەو زەویەی لە خاوەن مڵکەکان وەرگیراوەتەوە ڕووبەرەکەی 37085 دۆنمە. خاوەنی مڵکەکان دەڵێن 700 دار و درەختی بەرداری بۆ بردراوەتەوە و کۆمپانیای جێبەجەکاری پرۆژەکە دەڵێن جگە لە دروستکردنی پرۆژە نیشتەجێبوونەکە شەقامێکی سیمەتریش دروست دەکرێت و دەگەیەندرێت بە شەقامی بازنەی مەلیک مەحموود. شەقامەکە دەکەوێتە بەردەم پرۆژەکە و ئێستا دەستکراوە بە ئیشکردن لە پرۆژە نیشتەجێبوونەکە و ڕۆژی دووشەممە بەشی زیادەڕۆیی شارەوانی سلێمانی باوکاری ئاسایش دار و درەخت و باخەکان لابران. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی.